لە درێژەی هاوکاریەکانی بۆ هاوڵاتی و خێزانە کەم دەرامەتەکان نووسینگەی خەلیفانی دەستگای خێرخوازی بەخشین بە هاوکاری ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی 175 سەبەتەی خۆراکی بەسەر دانیشتوانی ناحیەی خەلیفاندا دابەش کرد. منای خۆی گەورە میهرەبانی مۆکو ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی بە هاوکاری خێرخوازان و بە هاوکاری بەرنامەی بەخشین سامی بەدابینکردنی سەبەتەی خۆراک بەسەر خەرچی فەقیر و هەژار و کەمدەرامەتی خەلیفان و دەوروبەریەوە لێرەوە دەستخۆشی لە خەرچی خێرخواز و خواپێداوەکەن بەدابەتی ڕێکخراوە و خێرخوازیەکان بە تایبەتیش بەرنامەی بەخشین خی گەورە سەرکەوتویان کە خی گەورە بەرەکەت بێختی شوکارەکانیان ئەمە کۆ ئەنجومەن بە هاوکاری بەرنامەی بەخشین و خێرخوازان 175 سەبەتی خۆراکمان ئابادەکە جێلۆ خەرچی فەقیر و هەژاری سنووری خەلیفانێ لێرەوە دەستخۆشیانی خی گەورە پاداشتانداتەوە. بەڵام ئێستا زیاتر بە جیاوازتر لە جارانی پێشوو پێشتر خەلکمان بانکن بۆ ئێرە ئێستا لەبەر ئەو هەڵومەرج و باردۆخی کە بەسەر کوردستان و جیهاندا هاتیە ئێمە بە شێوەی تیم هەستاوین ئەو بڕەخۆراکەی بەسەر ماران دابشکەین بە خۆیان بگەینێ وەکو وانی بەرنامەیەکی کە بەرنامەی بەخشینش لەسەر تاسەری هەرمی کوردستان بەو شێوە دەست پێکرد ئێمەش هەر وەکوان دەست پێکەین. هاوڵاتیانیش بەم پرۆژەی دەستگای بەخشین خۆشحاڵن و بە هەنگاوێکی گرنگی دەزانن بە تایبەت لەم قۆناغەی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنادا کە کاری کردووەتە سربژێ و داهاتی هەر خێزانێک. جێگای دەستخۆشیەکە بەخشین بەو کارەی هەستایە هیوادارم نمونەتان زیاد بێ دەست خۆشبی زۆر بەخێر بێن. دەستخۆشی و لێکم دەستخۆشی لەو مادیبوونی ئێوەکەم لە کەنالە بەڕێزەکەوە کەم دەستخۆشی لەو خێرخوازانە ئەەکەم کە خێر و فەقیر و فەقاری بەسەرەکەنەوە. دەستخۆشی لە بەرنامەی بەخشینەکەین بەهانای فەقیر و هەژار و کەم دەرامەتانەوە دێن خوا ئەجر و پاداشتیان دات و سەرکەوتویان کە خوای گەورە نمونیان زیاد کە یا ڕەبی هیوادارین هەموو خەڵکێک تەماشەیوان کە. خوا خێرێ بنویسی خوا پاداشتی دنیا و قیامەت بدەتەوە یا ڕەبی خدای گەورە و سەرکەوتی کە لە دنیا و لە قیامەت. بەلەبەر چاوگرتنی دۆخی دارایی هەرێمی کوردستان نزیکەی هەفتەیەک دەستگای خێرخوازی بەخشین کەمپینێکی بۆ دابەشکردنی خۆراک بەسەر هاوڵاتیاندا ڕاگەیاندووە. داواش لە خێرخوازان دەکات کۆمەشی کەمپینەکە بکەن تاوەکو دەستگای بەخشینیش لەم دۆخە سەختەدا بیگەێنێتە ئەو هاوڵاتی و خێزانانەی پێویستیان پێیەتی. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی خەلیفان.